شەوتان باش خۆشەویستان لەگەڵتانین لە بەرنامەیەکی نوێی بەرنامەی استراتیژ. ئەم شەو دەمانەوێت دیبێتێک ساز بکەین لەسەر داهاتووی هێزەکانی ئەمریکا لە جیهاندا بەگشتی و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراق و سووریا بەتایبەتی. ئەم پرسە یەکێکە لەو پرسە گرنگانەی و جێگای لێکۆڵینەوە ئێمە و شارەزایانی بواری سەربازی و استراتیژی جیهانە، بەتایبەتی لەو کاتەوەی کە ئەمریکا بڕیاریدا دوای 20 ساڵ هێزەکانیان لە ئەفغانستان بچێشنەوە و ئیتر ئەم شوێنە دوای 20 ساڵ شەڕکردن لە دژی تیرۆریزم و لە دژی ئەو هێزانەی کە دەیانویست شێوی ئەفغانستان تێک بدەن لەو شوێنەدا بچێشێتەوە. دوای 20 ساڵ کارکردن لەگەڵ حکوومەتی ئەفغانستان کە نەیگەیە ئەنجامێکی واکە هێزێک دروست ببێ بتوانێت بەرەنگاری ئەو هەموو قەیرانە سەربازیە ببێتەوە لەم شوێنە. جا بۆ ئەمریکا ئەم بڕیارەی داوە، ئەمە یەکێکە لەو پرسیارانەی کە ئەم شەو دەمانەوە قسەی لەسەر بکەن، بەڵام لەوەش گرنگتر زەنگێکی مەترسیدار لەوانەیە لە ئارادا بێت کە ئەگەر ئەمریکا دوای 20 ساڵ لە ئەفغانستان بچێشێتەوە بەبێ ئەوەی هیچ دەرەنجامێکی سەرکەوت و ئەزمونێکی باشی لەوێ هەبێ، ئەی دەبێ هێزەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە عێراق و سووریا چی لێ بکاتن. بۆیە پێویستە قسە لەسەر ئەم بابەتە بکەین لەم ئەم شەودا بۆ ئەوەی زانیاریەکی گرنگ لەسەر تەواوی پرۆسەکەدا بەدەست بێنین. بەڵام بەردەوە پێم باشە هەندێک زانیاریتان پێ بدەم لەسەر ئەوەی کە ئەمریکا لە کوێی دنیادا هەیە، هێزەکانی چۆن لە دنیادا بڵاو بوونەتەوە، بە تایبەتی دوای جەنگی جیهانی دووەم. لە دوای جەنگی جیهانی دووەمەوە لە چەند وڵاتێک ئەمریکا بوونی هەبووە تا ئەو کاتەی شەڕی دژ بە تیرۆر لە ساڵی 2001ەوە دەست پێ دەکا. ئیتر ئەو کاتە زیاتر بە زۆر بە فراوانی لە زۆر شوێنی دنیادا ئەمریکا هێزەکانی بڵاو کردوەوە. جا بۆیە پێم باشە لەم گرافیکانەی کە ئێستا پێتانی پیشان دەدەم قسە لەسەر ئەم بابەتە بکەین. لە تەواوی پرۆسەکەدا وەکو ئەوەی باسمان کرد لە ساڵی 2001 دوای پەلامارەکەی تیرۆریستان بۆ نیویۆرک، لەو کاتەدا کە ئەمریکا شەڕی دژ بە تیرۆری ڕاگەیان، هێزەکانی لە ئەفغانستان بڵاو کردووە، لەگەڵ ئەفغانستانە لە چەند شوێنێکی دیکەشی دنیا بڵاوی کردووە. دوای ئەوە جەنگی عێراقی بەسەرداهات و دوای ئەوە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرە ئەو پشێویە ڕۆی تەنانەت گرفتی گەورەتر لە ئەفریقیا دروست بوو، تەنانەت گرفت لە چەند وڵاتێکی سنوورەکانی ئەوروپا دروست بوو، بە تایبەتی و شوێنانەیە کە لەگەڵ رووسیادا هەیەی. جا ئەگەر سیر بکەن لە تەواوی دنیادا ئەمریکا هێزەکانی بڵاو کردوتەوە. لە گرافیکێکی دیکەی داهێستا بۆتانی باز دەکەم کە چۆن ئەمریکا لە سەتا نزیکەی چلی وڵاتەکانی دنیادا هێزی هەیە. ئەگەر سیر بکەن ئەمە تەواوی دنیا هێزەکانی هەر لە ئوسترالیا و لە فلیپینەوە بگرە تا دەگاتە وڵاتە یەکگرتوەکانی بەریتانیا. ئەم شوێنانی دنیا تەواوی و شوێنانی کەم خاڵانەی تێدایە هێزەکانی ئەمریکای تێدا. ئەمریکا هێزەکانی خۆی بەگشتی بۆ 5 بەش دابەش کردووە. هەندێکیان سەربازگەن وەکو ئەوەی ئەم شوێنانە هەیە، ئەمانە ئەم سەربازگانن وەکوی لە بەریتانیا کە 2 سەربازگەی هەیە، لە ئەڵمانیا هەیەی، لە بەلژیکا هەیەی، لە ئیسپانیا هەیەی، ئیتر لە تونس ئەم سەربازگانە هەیە. جگە لە سەربازگەکان هەروەها شوێنی مەشق پێکردنی هەیە لەو وڵاتانەی کە بە زەرد خاڵبند کراوە. لەم شوێنانە مەشقکردنی هەیە بۆ هێزی لۆکاڵی و هێزی ناوخۆی ئەم وڵاتانەی کە ئەمریکا هاریکاریان دەکات. جگە لەوەش لە هەندێک شوێنی دیکە مانۆری سەربازی دەکات، وەکو ئەم خاڵە سەوزەیە کە لەسەر نەخشە جیهاندا هەیە. جگە لە مانۆری سەربازی هێزی بەرەنگاربوونەوەی هەیە بۆ شەڕ، وەکو ئەم شوێنە سوورانەکە دەبینن کە چۆن لە عێراقدا هەیە و لە ئەفغانستاندا هەیە و لە ئەم وڵاتانەی دیکەدا هەیە، وەکو لە لیبیا هەیەی، لە تونس هەیەی، لە نیجیر هەیەی، لە زۆر جێگای دنیا ئەم هێزەشی هەیە. پێنجەمین هێز کە بەکاری دێنێ هێزی فڕۆکەوانیە. لە فڕۆکەوانەکەش دوو بەشە، هەم فڕۆکەی جەنگیە، هەم فڕۆکە بێ فڕۆکەوانەکانەکە لە عێراق هەیەی و لە ئەفغانستان هەیەی، لە چەند وڵاتێکی دنیادا هەیەی. جا ئەمریکا هێزەکانی وا بڵاوە پێکردووە کە لە 80 وڵاتی دنیا نزیکەی تۆزێک زیاتری ئێستا خەریکە لە 2 وڵاتی دیکەش هێزەکان زیاد دەکا. لە 80 وڵاتی دنیادا هێزی هەیە. ئەمە 140 نزیکەی وەکو ڕووبەری جوگرافی 140 وڵاتانی دنیا دەگرێتەوە. لەمانە 40 سەربازگەی هەیە لەم وڵاتانەدا، هەروەها 65 شوێنی ڕوبەڕووبوونەوەی تیرۆریزم و
مەشق پێکردنی هەیە لە 26 شوێنی دنیادا مانوری سەربازی ئەنجام دەداتن لە 14 شوێنی دنیادا هێزی شەڕی هەیە بۆ بەرەنگاربوونەوە هەیە هەروەها لە 7 شوێنی دنیادا فرۆگە و فڕۆکەی سەربازی و هەروە فڕۆکەی بێفرۆکەوان بەکاردێنێتن ئەمانە هەموو ئەو شوێنانن کە ئەمریکا گرنگی سەربازی پێداوە ئەگەر بیتە سەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگەر سیر بکەن لەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەبینی لە چەند شوێنێکی دنیادا چەند شوێنێکی ناوچەکەدا ئەمریکا هێزی بڵاوە کردووە وەکوەوەی کە لە تورکیا زیاتر لە 2500 سەربازی هەیە لە سووریا زیاتر لە 800 سەربازی هەیە لە عێراق نزیکەی 5200 سەربازێکی هەیە 100 بەردەوام لە گۆڕانکاریدان لە کوێت تاوەکو ئێستا کە لە تەنانەت دوای ڕزگارکردنی کوێت 13,000 سەربازی هەیە و لە ئەفغانستان 14,000 سەربازی هەیە بەڵام دەنگۆیەک هەیە لە ناوخۆی ئەمریکادا کە ئەمریکا توانای ئەو هەمووە ئیداری و مالی بەڕێوەبردننی ئەو سەربازەکانە و ئەو سەربازانەی لە دنیادا نەماوە پێویستە هێدی هێزەکان بۆ ناوخۆی ئەمریکا بچێشێتەوە چکە لە ڕووی ئیکۆنۆمیەوە ئەو توانایی جارانی نەماوە هەروەها تا دێش شەقامی ئەمریکی دژی ئەوەیە کە هێزەکانیان لە دنیادا بڵاو بوونەتەوە بەتایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بینیمان سەرۆک ترامپ چەند ساڵێک بەر لە ئێستا بڕیاریدا کە لە سووریا هێزەکانی بچێشێتەوە دوای ئەوەی تووشی بەرپەسدانەوەیکی زۆر بەهێز بوو لەلایەن هەردوو کۆماریەکان و دیموکراتەکان لە کۆنگرەسی ئەمریکادا تا ڕادەیەک ئەم پشێوی و ئەم دڵە ڕاوچیان ڕەواندەوە بۆی بەشێک لە سەربازەکانیان لە ڕۆژ ئاوای کوردستان لە سووریادا هێشتەوە بەڵام دیسانەوە ئیدارەی تازەی بایدن تووشی ئەم ڕوبەڕووبوونەوە بۆتەوە لەگەڵ شەقامی ئەمریکا کە نایەنەوێ چیتر هێزەکانیان لە دەرەوە بن بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەبێ ئەوەی هیچ دەستکەوتێکی گرنگیان هەبێ لە ڕوانگەی ئەوانەوە هەروها بەبێ ئەوەی هیچ ئارامیەک بۆ سنوورەکانی ئەمریکا بهێنن لەگەڵ ئەوەشدا ڕۆژانە سەربازەکانیان دووچاری پەلامار دەبنەوە یاخود دەکوژرێن وەکەوەی ئێمە لە عێراقدا دەیبینین و هەروەها لە زۆر وڵاتی دیکەی ناوچەکەدا دەیبینین جا بۆیە ئیدارەی بایدن ئەویش لەژێر ئەو فشارەی جەماوەردایە تا هێزەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بچێشێتەوە بۆ ئەم بابەتەوە بۆ بابەتی ئەفغانستان و تەواوی هێزەکانی ئەمریکا لە سەرتاسەری دنیادا پێمان باشە دیبەیتێک ساز بکەین لەگەڵ یەکێک لە میوانەکانم کە لە ستۆدیۆ لەگەڵ مایە بەڕێز کاک کامران محەممەدە مامۆستای زانکۆی و شارەزایە لە سیاسەتی نێودەوڵەتی و لە پەیوەندی نێودەوڵەتیەکان کاک کامران بەخێر بن وەکو دەبینن ئەمریکا لە زۆربەی شوێنی دنیادا هێزی یەکەمە ئەمریکا یەکێکە لەو هێزانەی کە زۆر وڵاتی دنیا پشتی پێدەبەستێ بۆ نمونە ئەگەر ئەمریکا نەبووایە کۆریای باشوور بەو شێوازە دروست نەدەبوو ئەگەر هێزی ئەمریکا نەبووە لەگەڵ هاوی پەیمانەکانی ئەمریکا لە دوای جەنگی جیهانی دووەم ئەڵمانیا بەو شێوازە نەیدەتوانی هەڵسێتەوە جا لە زۆر نمونەی دیکە ئاوامان زۆرە بەڵام گەیشتۆتە ئەوەی کە ئەمریکا لەمە دو ئەستراتیژی خۆی لە دوای جەنگی جیهانی دووەمەوە بگۆڕی زیاتر بەرەو ناوە بگەڕێتەوە ئەم هێزانە ئاوە لە دنیادا بڵاو نەکاتەوە ئەمە بۆ گرنگە دەمەوێت لە ڕوانگەی ئەم بڕیاریان لە ئەفغانستانەوە دەست پێ بکەین بە تایبەتی وەکو دەبینن ئەوەی کە دەیانویست لە ئەفغانستاندا بەدەستی بێنن بەدەستیان نەهێنا دوای کوژرانی سەربازێکی زۆر و سەرفکردنی پارەیەکی زۆر خەیاڵی لەم شوێنەدا بەڵام نەگەیشتنەوە دەرەنجام و ئەنجامەی کە دانەوێشت تۆ چۆن خوێنەوە بۆ ئەم مەسەلەی دەکەیت سەرەتا سپاس بۆ ڕێخستنی ئەم بەرنامەیە گرینگە و ئەم گفتوگۆیە گرینگە نەهەژ مانگ دەگەڕێمە بۆ دواوە کاتێک کە هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەمریکا بوو وڵاتانی جیهان تەواوی وڵاتانی جیهان لەسەر هەموو ئاستەکان ئاستی وڵاتە بەهێزەکان تا ئاستی وڵاتە بچووکەکانی دنیا بە گرنگیەوە سەیری هەڵبژاردنەکانی ئەمریکایان دەکرد بۆچی چونکە ئەوەی کە لە ئەمریکا ڕوودەدا تەنها کاریگەریەکان لە ناو خۆی ئەمریکادا نامێنێتەوە کاریگەری لەسەر تەواوی جیهاندا دروست دەکاتن بەگشتی دوو جێر تێڕوانینی استراتیژی یا دوو دیدگای استراتیژی گەورە هەن لە ئەمریکادا ئێستا لەسەر ئایندەی هێزەکانی ئەمریکا لە جیهاندا وە گەورەتر لەوە بەڕاستی چونکە مەسەلەکە تەنها ئایندەی هێزە چەکداریەکانی ئەمریکانیە بەڵکو پەیوەندی بە پێگەی ئەمریکایە لە سیستەمی نێودەوڵەتیدا پێگەی ئەمریکا لە سیستەمی لە سیاست و سیستەمی جیهانی و نێودەوڵەتیدا
دوو دیدگای استراتیژی گەورە هەن کە دەکرێت زۆر بە کورتی خوێندنەوەیان بۆ بکەین یا شیان بکەین. یەکەمیان کۆمەڵانێکن کە پێیان وایە بەڕاستی ئەوانە بەرلەوەی باسی بکەم ئەوانە تەنها پەیوەندیان بە دیموکراتی و کۆماریەکانەوە نین بەڵکو لە نێو هەردوو حزبیشدا بوونیان هەیە زۆر جار هاودەنگی لە نێوانیاندا دروست دەبێتن. تێڕوانینەکە باوەڕی وایە کە چی دیکە ئەمریکا ناتوانێت وەکەوەی خۆیان ناوی دەنێن جەنگە بێ کۆتاکان جەنگە هەتایەکان بەردەوام بێتن چی دیکە ناتوانێت ئەمریکا بچێتە ناو جەنگێکەوە کە کۆتاییەکەی بایدن لە مانگی چوار کە وتارەکەیدا لە کۆشی سپی دەڵێ endless war ئەو جەنگەی کە کۆتایی لە ئەفغانستان پێویستە ئێمە بینە دەرەوە. ئەمە پرۆژەیەکی استراتیژیە دیدگایەکی استراتیژیە کە سەیری جیهاندا دەکا پێی وایە کە سروشتی جەنگ لە ئێستادا جەنگ لە دۆخێکی بێکۆتاییدایە ئەمریکا ناتوانێت بچێتە ناو ئەو جەنگەوە. ئەمریکا ناتوانێت بچێتن پرۆژەی نیشتیمانسازی پرۆژەی دەوڵەت ساسی بچێتە ناو پرۆسەی دەوڵەت دروستکردنی دەوڵەت و بنیادنانی دەوڵەتێکەوە کە پێویستی بە چەندین دێ لە باشترین حاڵەتدا گەر هەموو شتێک بەپێی پلان و استراتیژێت و بەرنمەکانی ئەمریکادا بڕۆن. ئیدی ئەوانە کۆمەڵانێکی گەورن کۆمەڵک استراتیژیستی گەورن و ڕەنگی داوەتەوە لە ئیدارەی ئەمریکادا بە تایبەت لە سەردەمی ئیدارەی ترامپدا یانێکە ترامپ سەیری دنیای دەکرد نەکتەنا واز لە مەسەلە چەکدارێکە بێنین سەیری دنیای دەکرد کە دەیگو بۆچی ئێمە لە بواری ژینگەدا ئەو هەموو قوربانیە و بەڵام بۆ ئەوەی لە بابەتەکە دەردەچین سەرەتا لە ئەفغانستان ینی دوای ئەوەی حکوومەتی ئەفغانی داوە لە ئەمریکا دەکە دەڵێ لەگەڵ کشانەوەی هێزەکانت دووچاری هێزی تیرۆریستی دەبینەوە بەشێک لە هەندێک ناوچەی ئەفغانستان ئێستا تەنانەت کەوتۆتەوە دەست توندڕەوەکان و کەوتۆتەوە دەست تیرۆریستەکان جا لە ئەفغانستان کە گوێی نە لە حکوومەتی ئەفغانی گرت و نە لە هاوپەیمانەکانی گرت لەوێ کە دەچێشێتەوە ئەمە زەنگێک نییە بۆ ئەوەی لە شوێنەکانی دیکەش لەوانەیە هەمان استراتیژی بەکاربێنێ هاوڕام بەر لەوە بەڕاستی ئەمە دەبێ بزانین ئەمە پرۆسەیەک نییە لە سەردەمی بایدندا دەستی پێکرد بێت ئەمە پرۆسەیەکە وەکو گوتم لە پشتیەوە دیدگایەک استراتیژی گەورە هەیە و چەندین ساڵێک گفتوگۆی لەسەر دەکرێت تا مەسەلەکە خێراییەکەیە کامیان خێراتری دەکە کامیان هێواشتری دەکاتەوە. ئەوەی کە لە ئەفغانستان ڕوویدا ئەوەی کە ئەمریکا بڕیاریدا هێزەکانی بە بەرنمەیەک بکشێتەوە بەڕاستی ئەوە سەرکەوتنی ئەو دیدگای جەماعەتی یەکەمەکەم بە خێرایی باسم کرد کە دەکرێت لە شوێنی دیکەشدا ڕنگ بداتەوە دەکرێت عراق نزیکترین شوێنە کە سیناریۆی ئەفغانستان لە عراقشدا دووبارە بێتە دواتر دەتوانین بە وردی گفتوگۆی لەسەر بکەن بۆیە کە بەڕاستی ئێستا ئەو جەماعەتێک کە پێی ئەوانەی کە لە پشتەوەی بڕیاری کشانەوەی هێزە سەربازیەکانی ئەمریکا بوون لە ئەفغانستاندا ئەوانە بە قووەتن ئێستا لە سیاسەتی دەرەوەی ئەمریکادا بەهێزن لەو ئەو یەکانەی کە ڕۆڵیان لە داڕشتنی استراتیژێتی ئاسایشی نیشتیمانی ئەمریکادا هەیە بۆیە پێشبینی دەکرێت بەڕاستی لە شوێنی دیکەشدا هەمان سیناریۆدا دروست ببێتن بەڵام بۆی بەس شیکردنەوەکەمان ڕوون بێ لە بەرامبەر جەماعەتی یەکەمدا گروپێکی دیکە هەن دەڵێن بەتایبەتی لە پنتاگۆن بەڵێ گروپێکی دیکەن دەڵێن ڕاستە ئەمریکا بە تەواتی سەرکەوتو نەبووە لە ئەفغانستان بە تەواتی سەرکەوتو نەبووە لە عراق بەڵام مەمانەیەوە نییە کە ئەو شوێنانە بۆ خەڵکی دیکە جێبێنێ بۆ نمونەیەک دێنەوە کە دەڵێن کاتێک ئیدارەکەی ئۆباما بڕیاریدا لە عراق بکشێتەوە دواتر بە ناچاری بە فراوانتر و قوڵتر و زیاتر هات ناچار بن بێنەوە عراقە بۆیە بیر لەوە دەکەنەوە کە بەجێهێشتن بەمانای چی دێتن بەمانای ئەوە دێ کە بۆشاییەکی ئەمنی و سەرکردایەتی دروست دەکە خەڵکی دیکە پڕی دەکاتەوە اینجا لە زۆربەی حاڵەتەکاندا ئەو هێزانن کە نەیاری ئەمریکان بۆ نمونە کە فراغێک لە سەرکردایەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست دەبێت چێ پڕی دەکاتەوە رووسیا یا هێزێکی هەرێمایەتی وەکو ئێران بۆیە لە بەرامبەر ئەو گروپی یەکەمدا ئەو گروپەش هەن پیان وایە کە لە جێگەی ئەوەی کە ئێمە ناوی بنێن بەجێهێشتنی ئەو ناوچەیە با بیر لە دووبارە داڕشتنەوەی پێگە و استراتیژیەت و بەرنمەکانی خۆمان لەم ناوچانەدا بکەینەوە لە بەرامبەر ئەو گروپی کە تۆ باس کرد منیش هاوڕام لەگەڵ تیۆریەکەت لە بەرامبەر ئەو دوو گروپی کە باس کرد گروپی دومیان کە پێی وایە ئەمریکا دەبێت لە شوێنانە بمێنێتەوە حکوومەتی ئەمریکا وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەڵێ ئێمە بە تەواوەتی ناکشێنەوە دەڵێ بۆ نمونە لە ئەفغانستان دەڵێ هێز لە پاکستان دەهێڵینەوە سەربازگەمان هەیە لێوە دەر هەروەها شوێنمان هەیە بۆ فڕۆکە فڕۆکەی جەنگی لە هەر کاتێکدا بینیمان تالیبان
زیادەڕەوی دەکات دەتوانین ڕوبەڕووی ببینەوە بەڵام ئەمە تەنها وا لێک دەدرێتەوە کە تەنها بۆ ڕازیکردنی بەشێک لەو دەنگە نەیارانەی بڕیارەکەی ئەمریکا بێتن ڕاستە ئەمە ئەرگومنتی ئەو جەماعەتەیە کە دەڵێن لە ڕێگەی سەربازیدا یان چی دیکە تاکە ڕێگەی کاریگەری ئەمریکا لە ناوچەکە بۆ نمونە لە ئەفغانستان مەسە لە سەربازی نیە بەڵکو ئەمریکا دەتوانێت ڕێگەی دیبلۆماسیەوە لە ڕێگەی سیاسیەوە لە ڕێگەی هێزە ئابوووریەکەی بتوانێت ئەو بۆشایە پڕ بکاتەوە لە کاتی کشانەوەی لە ڕووی سەربازیدا دروست دەبێتن بەڵام پرسیارە گەورەکە ئەوەیە کاتێک ئەمریکا ناتوانێت هاوپەیمانەکانی لە مەیداندا بپارێزی بۆ نمونە لە ئەفغانستان حکوومەتی ئەفغانستان کاتێک هێزی سەربازیشی لەو شوێنانەدا هەیە لە کاتی کشانەوەی هێزە سەربازیەکانی ئەمریکا لەو ژینگانەی کە چەندین ئەکتەر ململانێ و ڕکابەری دەکەن لەسەر هێز و دەسەڵاتدا ڕاستی پاراستنی هاوپەیمانەتەکانی ئەمریکا زۆر زەحمەتتر دەبێتن هەر ئەوەیشە وا دەکە زۆر جاران لە بەرامبەر هەر بڕیارێک هەر دەنگۆیەک بۆ کشانەوەی هێزەکانی ئەمریکا گروپێک دەنگێک دروست بن کە پرسیار لەسەر ئەوە دەکەن ئەی هاوپەیمانەتەکانی ئێمە چونکە ئەمریکا لە بیرمان نەچێ یەکێک لە کۆڵەکەکانی هێزی ئەمریکا سەرکردایەتی ئەمریکا لە جیهاندا بریتە لە چەمکی هاوپەیمانەتی بریتە لە دیدگای هاوپەیمانەتی بریتە لە پرۆژەی هاوپەیمانەتی ئەمریکا لە زۆربەی شوێنەکاندا هاوپەیمانەتی گەورەی هەیە چ لەسەر ئاستی باڵا چ لەسەر ئاستی نیشتیمانی چ لەسەر ئاستی ناوخۆییدا بۆیە کاتێک بیر لەو پرسە گەورانە دەدەکرێت تۆ سەیری ستیتمنت و لێدوان و بەیاننامەی بەشێکی زۆر لەو کەسانە بکە کە لە ئیدارەکان دەکشێنەوە بۆ نمونە لە پۆستی ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی یان لە وەزیری بەرگری هەموو قسەیان لەسەروەی ئەو جۆرە بیرکردنەوەی کە گروپی یەکەم دەیهێنە پێشەوە لە دژی پاراستنی ئەو هاوپەیمانەتەیە کە ڕوکنێکی گەورەیە لە سەرکردایەتی ئەمریکادا بۆی بەڕاستی من وای دەبینم کە کێشەی زۆر بۆ هاوپەیمانەتەکانی ئەمریکا دروست دەبێتن لەو حاڵەتەدا هاوپەیمانەکان دابش بوون بەسەر دوو تەوەریە کە هەندێکیان لۆکاڵت بۆ نمونە ئێستا لە عێراق دەیمە هاوپەیمانی ئەمریکان یان لە ڕۆژئاوای کوردستاندا و ئەوانی دیکەش ئەم هاوپەیمانانن کە بەهێز لەگەڵ ئەمریکان وەکو بەریتانیا فەڕەنسا و ئەڵمانیا ئیتالیا بەوانن جا لێرە گرفتێک دێتە پێشەوە هەر کاتێک ئەمریکا بڕیاری دابێت لە هەر یەکێک لەم وڵاتانە بچێشێتەوە ئەم هاوپەیمانانەی وەکو بەریتانیا و فەڕەنسا ئەوانش لەگەڵی دەچێشتەوە جاری وا هەیە کە استراتیژی و دووربینی وڵاتە ئەوروپایەکان کە هاوپەیمانی ئەمریکان دانێت لە وڵاتێکدا هێز جێگیر بکەن داوا لە ئەمریکا دەکەن کە یارمەتیاندا بەبێ ئەمریکا نە فەڕەنسا نە بەریتانیا نە ئەوانتر ناتوان لەو شوێناندا ببیننەوە نمونەشمان زۆرە زۆر دروستە کەمێک بێنەوە بابێنەوە سەر کوردستان پێشی چەند مانگێک باڵوێزی ئەڵمانیا لەگە باڵوێزی فەڕەنسا بۆ یەکەم جار بەیەکەوە سەردانی لایەنەکانیان کرد بۆچی اینجا نمونە لۆکاڵیە بەرز دەکەمە بۆی خوێندنەوەیەکی گشتی و فراوانتر بکەین چونکە ئەڵمانیا هێزێکی وەکو ئەڵمانیا وڵاتێکی وەکو فەڕەنسا دەزانێت کە بە تەنیا ناتوانێت ئەو بۆشاییە لە سەرکردایەتی پڕ بکاتەوە ئەم توانای سیاسی ئابووری دیبلۆماسی چونکە ئەمانە هەموو پرۆژەی درێژخایانن ئەو وێنەیە کە لە سەرەدادا پیشانتدا ئەمە بەرهەمی زیاتر لە 50 ساڵ لە سەرکردایەتی ئەمریکا تا ئەمریکا بەسەر جیهاندا بڵاو بێتەوە بۆیە فەڕەنسایەک یا بەریتانیایەک بە تەنیا ناتوانێت لە ماوەیەکی کووردا بۆیە بە دوای میکانیزم و فۆرمات و فۆرمۆڵا و شێواز دەگەڕن سەیرکە لە فەڕەنسا کە ماکرۆن داوای ئەوە دەکات جۆرێک لە بەدیلێک بۆ ناتۆ یا جۆرێک لە ئاسایشێک بۆ یەکێتی ئەوروپادا دروست بێتن بۆچی چونکە ئەوان زۆر زووتر لە ئێمە هەست بەو بۆشایە دەکەن کە خەریکە لە جیهاندا دروست دەبێت لە دەرەنجامی کشانەوەی یا دووبارە داڕشتنەوەی ئەمریکا بە پێناسەکردنەوەی سەرکردایەتی خۆیدا نمونەیەک زۆر گرنگە بەم چەند لەم دواییانەدا هەندێک دۆکیمنتی زۆر نهێنی کە بڵاو بوونەتەوەیشەوەیە ئەو کاتێک کە ڕۆژاوای کوردستان دووچاری قەیرانی تورکیا بووە ئەمریکا داوای لە ئەوروپایەکان کرد کە بێن یارمەتی کورد بدەن لە ڕۆژئاوای کوردستان یەک وڵاتی ئەوروپی ئامادە نەبوو کەچی بە لێدوان و بە ستیتمنت سەرۆکەکان زۆر هاوخەم بوون بەڵام بەواقعی کەسیان ئامادە نەبوون هێزیان بێنن لەگەڵ ئەمریکا کە کورد لەوێ بپارێزن بۆی لەوانەیە لە داهاتوو ببێ بە کیانێک ئەم شوێنە کەسیان هەم لە ڕووی سەربازیەوە نەیانویست سەرباز بنێنن لە ڕووی دیپلۆماسیەوە نەیانویست وا پیشان بدەن کە دژی تورکیان هەروەها لە ڕووی
ئابووریشەوە توانیان نەبوو لە نمونەی ڕۆژاوادا لە بەرچاوی هێزە فەڕەنسیەکان کە نزیکترین هێزی دۆستی ئەو کیانان کە لەوێدا هەن لە بەرچاوی ئەوان هێزەکانی تورکیا هاتن و هێزە ئەمریکیەکان کشانەوە ئەو نمونەیە بچووکە زۆر شتمان لەسەر سیستەمی نێودەوڵەتی پێ تا چەند پێ وایە بترسین لەوەی کە لەوانەیە ئەمریکا لەم ناوچەیە بە تایبەتی لە عێراق و لە ڕۆژاوای کوردستان لە سووریا ئەوانە بچێشێتەوە زانی چی دەنگۆی ئەوە هەیە لە هەم لە ئەمریکا هەم لێرە هەیە ئەرگومنتی منەوەیە من دەڵێم دەبێ ئێمە وا دابرێن بەیانی ئەو سیناریۆی ڕوودەدات بۆی ئامادە بین بۆ ئەو لەحزەیەی کە چونکە ئەمە شتێک نییە مەسەلا ئۆپشنێک بێ کە تۆ دەتوانی لە بینی دووشتدا هەڵی بژێری مەسەلە وجود و مانەوە بەردەوامەتی ئەو کیانەیە کە لێرە دروست بووە بۆیە من دایمەن لەگەڵ ئەو ئەرگومنتەم کە دەبێ خۆت بۆ ئەو سنیاریۆی ئامادەکەی کە ئەمریکا بەیانی هێزەکانی دەکشێنێتەوە تەمان ئەو دوو جەماعەتە گروپەی کە لە سەرتادا باسم کرد هەمان شت تێگەیشتنیش بۆ عێراقیان هەن بۆ کوردستانیشەدا هەن جەماعەتی یەکەم کە پێی وایە ئەو منتیقەیە دۆڕاوە کەیسێکی دۆڕاوە کەیسێکی لە دەست دەرچووە تازە چی دیکە ئەمریکا ناتوانێت هیچ پرۆژەیەک سەر بخە لەو ناوچەیەدا بۆیە مەسەلە کاتە دەبێت لە ڕووی سەربازیەوە بکشێنەوە کە ئەمریکا لە ڕووی سەربازیدا دەکشێتەوە 7,000 مایل لە ناوچەکە دوورە لە ڕووی دیبلۆماسی و ئەوەوە دروست نابێت هەر سەرۆکێکم بڕیارە دەدا لە ناوخۆی ئەمریکادا دەنجی زۆر بەدەست بێت چکە شقامی ئەمریکا دژی ئەوەیە کە سەربازەکانی لە دەرەوە بێ بەڵێ زۆر بە کورتی کاتم زۆر خەڵکێکی دیکان دەڵێن نەخێر ئەمریکا ڕەنگە لە ڕێگەی ناتۆوە جارێکی دیکە بێتەوە لێرە لە ڕووی سەربازی من دەڵێم کوردستان دەبێ ئامادە بێ بەیانی ئەو سیناریۆی ڕوودەدات لەوانەیە ئەم سیناریۆی ڕوودات و لەوانەشە سیناریۆکە گە ڕوودات بە شێوازێکی دیکە بێەوە لەوانەیە هەموو دەرەنجامەکانی شەر خراپ نەبن دەرەنجامی باشی لێ بکەوێتەوە بەڵام پرسی استراتیژی سەربازەکانی ئەمریکا لە جیهاندا ڕوبەڕووی چەند گۆڕانکاریەک بۆتەوە ئەو ئەمریکای لە دوای زەنجی جیهانیەوە لە ماوەی 6-7 ساڵی ڕابردوودا کە هێزەکانی لە دنیادا بڵاوە پێدەکاتەوە دەیەوێت بە شێواز و بە میکانیزمێکی دیکەدا لە جیهاندا بڵاوی پێ بکات زۆر سپاس بۆ میوانەکەم زۆر سپاس بۆ بینەرانی خۆشەویست هیوادارین ئەم گفتوگۆیە بەردەوام بێت لەسەر سوۆشیال میدیا و لە شوێنەکانی دیکە لە ماڵپەڕی تەلەڤیزیۆنەوە بۆی زیاتر بچینە ناو قوڵایی و ڕەهەندەکانی ئەم پرسە گرینگە شۆتاشە